ئەچینە لای ئیڤنتێکمان ئیڤنتی لووتکەی بەرەنگاربوونەوەی مژادە هۆشبەرەکان بەڕێوە ئەچێت بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی ئەسپۆنسەری دەستگای میدیایی کورساتە ئەم ئیڤنتە بەڕێوە ئەچێت سەرکۆ بەداخەوە لە جیهاندا لە تەواوی جیهاندا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕێژەکەی بەرەوزیادبوون ئەچێت هەر بۆیە ئەم جۆرە ئیڤنتانە گرنگی خۆی هەیە لەوەی کە بتوانێت بە شێوازێکی زانستیانە باس لە زیانەکانی مادە هۆشبەرەکان بکرێت و وا بکرێت لەوەی کە ئەگەر کەسانێکیش هەبن کە توش و بێتن وردەوە دەلێ دوور بکەونەوەوانە و بە شێوازێکی زانستیانە بەڕێوە بچێت ئیڤنتەکان. ئەوەی کە گرنگە لەم ئیڤنتانەیە کۆمەڵێ پرسی زۆر گرنگەیە بە تایبەتی ئەوەی کە ئامارەکان و ڕێژەکەی خەنە ڕوو لێرە گەنجانمان زیاتر ڕووبەڵی ئەو مادەی خۆشبەرە بوونەتەوە کامە بۆ داهاتوو زیانێکی زۆر بە کۆمەلگا ئەگەیەنێ بۆیە هیوادارین ئەم ئیڤنتانە ببێتە جێگەی ئەوەی کە ڕێژەکە بەرەو کەمبوونەوە بڕوە ئەمەش لەسەر پرسی کۆمەڵێک لایەنی جیاوازە هەم کۆمەڵی پزیشکی بەڕستی ها بەشدارن کۆمەڵی لایەنی ترتیا بەشدارن چۆن بتوانن کاری لەسەر بکەن و بتوانن بە شێوازێکی باش بەڕێوەبەرن. جابۆی ئەمە زانیاری زیاتر لەسەر ئیڤنتەکە ماوای بگرین هاوکارمان تەرزا بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانەوە بۆی زانیاریەکانمان بە بگوازێتەوە. تەرزا ئەم کاتەوە باش سڵاوە لێبێت. بانی باش تەرزا. سلااو لە ئێوە بێت سلااو لە بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت ئەم ڕۆژتان پڕ ئارامی و تەندروست باشی بێت بگومان بە خۆشحاڵیەوە یەکەمین کۆنفرانسی زانستی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت هەر بۆیە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و بە هەماهەنگی پەیمانگای پزیشکی دادوەری سلێمانی و دەستگای ئاسایشی سلێمانی و بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی و لە هەمان کاتە زانکۆی سلێمانی و چەند کەس و لایەنێکی دیکە و بیریشمان نەچێت مامۆستایانی ئاینی و پزیشکانی دەرونی لێرە ئامادەن لە تەواوی کۆنفرانسەکە ئامادەن بۆ ئەوەی تاوتێ و گفتوگۆیەکی باش بکرێت لەگەڵ تەواوی ئەو کەسانی کە هەماهەنگیان کردووە لەم کۆنفرانسەیە بۆ ئەوەی هیچ نەبێت بتوانین بنەبڕی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان یان بنەبڕ بکرێت یاخود تا ڕادەیەک کەم بکرێتەوە و بازرگانی پێوە نەکرێت لەلایەن کەسەکانەوە تا بتوانین ڕێژی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بەرەو کەمبوونەوە بچێت کە ئێستا بەجێ داخەوە دوجار لە زاری میوانەکانمەوە ئەچینە لای ئەو پرسیارانش کە بابزانین ڕێژەکان لە ئێستاە لە چه ئاستێکە ئاخۆ ڕێژەکان بەرز بۆتەوە تا چەندە ڕەگەزەکان بۆ نمونە هەم لە پیاوان ژنان منداڵان ئاڵوودەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بوون بۆیە ئەم کۆنفرانسەش دیوێکی تری تەواوی کاریگەریە ئەرێنیەکانی بەکارنهێنانی مادە هۆشبەرەکان لە لای تەواوی تاکەکانی کۆمەڵگە دەرەخات بۆی بتوانین بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستانە هەم بازرگانی پێوە نەکرێت هەم کەمیش بکرێتەوە بە خۆشحاڵیەوە چەندین میوانی بەڕێز چەندین پزیشکی پسپۆر لێرە ئامادەن ئەو کە سولایەنانی کە ئاماژەمان پێکرد بە خۆشحاڵیەوە لە یەکەمین کۆنفرانسی زانستی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان لێرە ئامادەن و بە خۆشحاڵیشەوە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی تەواوی کۆنفرانسەکەی کردووە و لێرە چەندین سیمینار پێشکەش ئەکرێت کە بەجێ خۆشحاڵیەوە 11 سیمینار لە کوی تەواوی ئەو کەس و لایەنانە یاخود ئەو لایەنانی کە باسمان کرد توانیویانە لە زاری میوانەکانیانەوە سیمینارەکان پێشکەش بکەن و پانێڵێکیش ئەخرێتە ڕۆ بە خۆشحاڵی و ئەچمە لای دوو میوانی بەڕێزم لەم بەشی پرۆگرام ئەچینە لای زۆر بەڕێز عەقید سەلام عەبدولخالق بەڕێزیان و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە کۆمەڵەیەک گفتوگۆی لەگەڵ ئاکەین ئەگەر بەڕێزیان بفەرمونە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک سەلام بەهر لەوە دەست پێ بکەین بەڕێز سانووک و دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئەم کۆنفرانسە چۆن ئەبینی کە یەکەمین کۆنفرانسە لە هەرێمی کوردستانە بە هەماهەنگی لەگەڵ چەندین لایەنی ترا ڕێکخراوە بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سپاس بۆی بەڕێز سپاس بۆ دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری سەرەکی ئەم کۆنفرانسی زانستی ئەمە یەکەمین کۆنفرانسە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت ئەم کۆنفرانسە پێک هاتووە لە ژمارەی باش لە سیمینار کە نزیکەی 11 سیمینارە لەم کۆنفرانسەدا بڕێوە دەچێت ئەم کۆنفرانسە گرنگەکەی لێرەدایە ئێمە تەنها لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان یاخود بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان
کە ڕوبەڕووی ڕێگریکردنە لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە نێو کۆمەڵگەدا یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ئێمە ڕوبەڕووبوونەوەی بازرگانان و هەروەها بەکارهێنەرانی مادەی هۆشبەرە تاوەکو مەترسیەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگەکەمان کەمکەینەوە بەڵام گرنگی ئەم کۆنفرانسە لەوەدایە ئێمە هاوبەشەکانمان هاوکارەکانمان هەروەها لە ڕووی یارمەتیدانەوە لە ڕووی هەماهەنگی لە نێوان بەڕێبەرایەتەکانی تر لەوانەش بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی گشتی تەندروست سلێمانی و هەروەها پەیمانگای نۆژداری پزیشکی کە ئەمانە هەمویان پێکەوە ئێمە تاواکەری یەکین بۆ ئەوەی پێکەوە بتوانین بەرەنگاری ئەم مەترسیە بینەوە لەسەر کۆمەڵگەکەمانە. بابەز لەوە بکەین لە ئێستایا ڕێژەکان لە چه ئاستێکایە و باسی پار ساڵ پێشیش گفتوگۆمان کرد کە باست کردکە ئامارەکان لە پار ساڵا چۆن بن وە لە ئێستایا ئامارەکان چیمان پێڵن لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان حاڵەتەکان مەترسیدارن یاخود نەخێر ئەتوانین لە ئێستایا ڕێگری بکەین لە بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە سەرجەم تاکەکانی نێو کۆمەڵگەکە ئێستا ژنان و مناڵانیش ڕەنگە ئاڵودەی بەکارهێنانی بۆ بێتن. لە ساڵی پارە نزیکەی نزیک دەبەوە لە 1000 کەس لە بەکارهێنەرە و بازرگانانی مادەی هۆشبەرەکە دەستگیر کراون بەپێی یاسای بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکانی هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە ئەم ڕێژەیە ئێستا لە ژێر کۆنتترۆڵی بەڕێبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانە کەسە بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان مەبەستم ئەو کۆنتترۆڵە ئەوەیە کە سنوورداری بکەین بتوانین ئێمە نەهێڵین ئەم مادەیە یاخود ڕێگر بین کە لە نێو کۆمەڵگەدا بڵاو بێتەوە وەکو باسی ئەوەت کرد کە ژنان و مناڵ یاخود هەرزەکاران بە خۆشحاڵی و ڕێژێکی ئەو بەرز نییە کە خوار 18 ساڵ بەکارهێنەری ئەم مادێ بن بەڵام لەژێر چاودێری هێزەکانی ئاسایشان هەر کەسێک ببێتە مای بڵاوکردنەوەی ئەم مادەیە هەر بەپێی یاسای دەستگیر دەکرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. ئامارەکانی ئەم ساڵ چیمان پێ ئەڵێن کاک سەلامبۆیی بۆ بەرچاوڕۆنی بینەرانی خۆشەویست و هەم بشتوانین ئاڵوودەبوون بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هەم بنەبڕی بکەین یاخود کەم بکرێتەوە لە هەرێمی کوردستان. لە ڕاستیە خۆی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بڵاوبوونەوەیەکی خێرا بووە لە هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی دراوسێ بەراورد بە جیهان ئێمە ئەگبیرمان نەچێت لە نزیکەی لەم 10 ساڵی کۆتایی زیاتر تەشەنەی سندوو بڵاوبووتەوە ئامارەکانی ئەم ساڵەمان پێ دەڵێن کە کەمێک زیادی کردووە بەڵام لە هەمان کاتدا بیرمان نەچێت ئێمە بە دوادوچوونەکانمان لێکۆڵینەوەکان و چاودێری لە هەمان کاتدا ئەو کەسانی کە ئالوودەبوون و ڕوبڕووی ئەویان بکەینەوە کە جارێکی تر بچنە سەر چارەسەری و یا سیستمی چارەسەری کە یەکێک لە بەرنامە گرنگەکانی ئەم کۆنفرانس زانستیە بریتە لەوەی کە ناوەندێکی چارەسەری پێک بهێنرێت دروست بکرێت هەرکە بەپێی یاساکەش ئەم ناوەندە چارەسەریە پێویستە هەبێت تاوەکو ئالوودەبوو جارێکی تر نەگەڕێتەوە سەرمادەکە لەوێ شوێنێکی چارەسەری بۆ بدۆزرێتەوە بە شێوازێکی زانستی. بەسمان بۆ بکەی بە نمونەیەکی زیندوو پێش دەستپێکی ڕاستەوخۆکە ئاماژەت بەوە کرد نمونەیەکی خوێنکارێکی زانکۆمان بۆ باس بکەی پێم خۆشە لە زاری خۆتەوە ئەو نمونەیە بۆ بەرچاوڕۆنی ئێمە بینەرانیش بخەیتەوە. ئێمە بەداخەوە هەموو توێژێک دووچاری ئەم مەترسیە دەبێتەوە بەڵام یەکێک لەو نمونانە خوێنکارێکی زانکۆی هەرێمی کوردستان بووە ئەم خوێنکارە کە لە قۆناغی سێم بووە بە بۆنی ئەم بەکارهێنانی ئەم مادەیە کە لە کەسە نزیکەکانیەوە توش بووە سێرەکەی توشبوونێکی زۆر تووشی بیرچوونەوە بووە باری دەرونی تێکچووە کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە ئێمە باسی دەکەین کە گرنگە نەهێڵین کۆمەڵگا بگاتە ئەو ئاستە چونکە چەندێک ئەم مادەیە مەترسیدار بێ بۆ ڕەگەزینێر بۆ ڕەگەزی مێهێندە دووقات مەترسیدارتر دەبێت بەڕاستی. کەواتە بەشێکی ئەم کۆنفرانسە تایبەتە بەوەی کە چۆن بتوانین مامەڵە بکەین لەگەڵ ئەو کەسانی کە ئاڵودەی مادە هۆشبەرەکان بوون کە بتوانن بە شێوازێکی دروست لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە قسەیان لەگەڵا بکرێت. پلان و استراتیژی ئێوە چیە بێت و دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کە بتوانن لەمە بە دواوە کاری باشتر و باشتریش بکەن وەک ئەوەی کە پێشتیش جێگەدەستان هەمیشە دیار بوو و توانیوتانە ڕێگریکی باش بکەن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. لە ڕاستیدا خۆی سێ خەسڵەتی زۆر گرنگ هەیە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر ئەوی ژەکەمیان ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرە لە ڕێی دەستگای ئەمنیەکانەوە دەستگای ئاسایش
کە بەپێی یاسا جێبەجێکاری یاسایە خەسڵەتی دووەم بریتە لە خەسڵەتی زانستی و چاودێری ئالوودەبووان و هەروەها چارەسەرکردنیان خەسڵەتی سێم بریتە لە خەسڵەتی هۆشیاری کە ئەمانە هەمویان پێکەوە تەواوکەری پرۆسی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرن ئێمە بیرمان نەچێت پراوێز خستنی هەریکێک لەم خەسڵەتانی باسم کرد ئەبێتە مای دروستبوونی کەلێن لە ڕوبەڕووبوونەوەی مادەکە لە نێو کۆمەڵگەدا بۆیە ئێمە بە هەموو هەوڵەکانمان چڕ کردوتەوە بە تایبەت لە ناوەڕاستی ساڵی 2023 پار ئێمە هەوڵەکانمان زۆر چڕ کردوتەوە تا وەکو تەنها ئێمە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان و لە دەوروبەری شارەکانیشتا کارەکەمان هەر لەوێ تەواو نابێت بەڵکو تا سەر سنوور توانیمان ئێمە ڕێگیر بین لە هاتنە ناوەی ئەم مادەیە بەشێکی زۆری شێ مادەیە بیرمان نەچێت بۆ وەکو ترانزیت بەکاردەهێنرێت هەرێمی کوردستان بەکاردێنن لەبەرەوە بۆ هەردوو حاڵەتەکە هەم بەکارهێنان لە نێو خۆی هەرێمی کوردستان و هەم بە شێوازێک کە وەکو ترانزیت بەکاربهێنرێت بۆ سەرتاسەری عێراق کە ئێمە ڕێگرین لە هەمان کاتدا. کاک سەلام بە شێوازێکی گشتی ناوڕۆکی پانێڵەکان پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە ئاماژەی پێ بکەن ئەمڕۆ گفتوگۆ لەسەر چی ئەەکەن بە ئامادەبوونی کۆمەڵێک میوانی بەڕێز کە بە خۆشحاڵیەوە و بە هەماهەنگی چەند لایەنێکی تر لێرە ئامادەن تاوتوی تەواوی ئەو بابەتاکەن بۆی بتوانن تشەنە نەسێنێ لەبرەوەی لە ئیستایە بۆ نمونە دیاردەیە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکەن. خۆشبەختانە نەبووتە دیاردا ئەواتە حاڵەتە دیاردە ئەوەیە کە لە نێو هەمووڵێکە بڵا بێتەوە لە نێو سەر جادەکانە بیبینین خۆشبەختانە نەگەیشتۆتە ئەو ڕادەیە ئەویش بە هەوڵ و هیمەتی هەموو هێزە ئەمنیەکانە بە هەوڵ و هیمەتی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانە کە نەمانێشتوە بگاتە ئەو ڕادەیە دەربارەی ئەم کۆنفرانسە کە ئەمە کۆنفرانسێکی زانستیە یەکەمین کۆنفرانسە لە هەرێمی کوردستان بکرێت ئەم کۆنفرانسە پێک دێت لە سەرەتا چەند سیمینارێکە نزیکەی 5 سیمینارە ڕێکدەخراوە بۆ ئەم مەبەستە پاشان پانەڵێک دیاری کراوە لەم سیمینارانە بە شێوازێکی زانستی ڕوبەڕووی ئەم مادەیەکراوە باز دەکرێت کە چۆن ئەم مادەیە بتوانین ئێمە مەترسیەکانی دیاری بکەین بۆ سەر کۆمەڵگا. هیچ پامێکی تر هەیە لە کۆتایە ئاماژەی پێ بکەی لە یەکەمین کۆنفرانسی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان یاخود یەکەمین لوتکەی زانستی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان. پامی ئێمە بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە کە هەروەکو پێش لە پێشە هەروە بوون کە هاوکاری هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانن هەمیشە هاوکارمانن سواسیان دەکەینەوە هەروە پامی ئێمەش بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ هەموو لایەک هەتا بتوانن دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەم مادەیە هەتا بتوانن بە دڵنیاییەوە یاخود هەر کەسێک زانیتان هەر کەسێک زانرا کە ئەمە مەترسی هەیە بۆ سەر کۆمەڵگا ئەگەداری هێزەکانی ئاسایش بکەنەوە کە ئێمە هێڵی گەرممان هەیە بۆ مەبەستە دەست بەچێ ئێمە هاوکاریان نەبین و ئێمە بەڕاستی ڕێگە بە هیچ کەسێک نادەین ئارامی و ئاسایشی هاوڵاتیان تێک بدەن لە هەر ئاست و پلە و پایەکە بێت. دەستان خۆش بن. دەستان خۆش بن. سپاستانەکەم. سپاس بەڕێستان. سپاس. زۆر سپاس بۆ عەقید سەلام عەبدولخالق بەڕێزیان و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە شێوازێکی ڕاستەوخۆ لە یەکەمین لوتکەی زانستی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان یاخود یەکەمین کۆنفرانسی زانستی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە شاری جوان قسێ خۆی کرد گفتوگۆی تەواوی کرد لەسەر بابەتەکە بۆیە بە خۆشحاڵی شەوەکەوەی لە زاری میوانەکەمەوە ئاماژەی پێکرد چیتر بتوانین دەستبەرداری ئەوە بین کە بۆ نمونە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستانە زیاتر چڕ بکرێتەوە بۆیە بە هەماهەنگی تەواوی ئەو لایەنانەی کە پێشتر ئاماژەم پێکرد کاری جدی ئەەکەن لەم کۆنفرانسەیە تاوەکو هەم بازرگانی نەکرێت بە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و لە هەمان کاتە لە لای تەواوی تاکەکانی کۆمەڵگا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کەم بکرێتەوە و مامەڵەیەکی دروستیش بکرێت لەگەڵ ئەو کەسانی کە ئاڵوودەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بوون چ پیاوان چ ژنان چ منداڵانیش بۆی بتوانین هەم تەندروستی تاکەکانی کۆمەڵگە تەندروستێکی باشیان هەبێت هەم بشتوانن لە ڕووی دەرونیەوە دەرونی ئەو کەسانە ئارام بکرێتەوە کە ئاڵوودەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانی هەرێمی کوردستان کە بە خۆشحاڵیەوە نەبووتە دیاردا تەنها حاڵەتە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات یەکەمین کۆنفرانسی زانستی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان بەڕێوەچوو ئێستا گەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکاران فەرموو